بەشێک لە هەواڵانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی دەڤەری ڕاپەڕینیان کرد بۆ گوێگرتن لە گرفت و داواکاری خەڵکی سنوورەکە بەتایبەت لە ڕووی کەرتی تەندروستیەوە. هاوکات خەڵاتی یەکێتی نیشتیمانیشیان بەخشیە خوێندکارانی یەکەم و دووەم و سێیەمی پشدەر و بیتوێن. ئەو گرفتانەی لە کەرتی تەندروستی ڕاپەڕین هەبوو کە ماوەیە کە بە حکومەت جێبەجێ ناکرێت، ئێمە هاوکاریەکی مادی بۆ چەند مانجێک تەرتیبمان کرد بۆ نەخۆشخانەکانی کۆرۆنا و نزیکەی چەند کارمەندێکی خۆبەخش هەبوو لەم سنوورە کە معاناتیان هەبوو و خزمەتی نەخۆشیان دەکرد. ئێمە هاوکاریمان گەیاندە ئەو کارمەندانە. هەر لێرەشەوە بە دەرفەتمانزانی بۆی خوێندکارەکەمەکانی ئەم سنوورە هەم لەسەر ئاسی پەروەردەی ڕانی و هەم لەسەر ئاسی پەروەردەی پشدەر خەڵات بکەین، وەکو خەڵاتی مەکتەبی ڕێکخراوەکان و خەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەوەندەی لە تواناماندا بێ هاتوین بۆ ئەوی کە دوای گوێگرتن لە معاناتەکانیان کە ڕۆشتینەوە بتوانین کار لەسەر چارەسەرکردنی بەشێک لە معاناتەکانیان لە مەڵبەری بچوانین ڕاپەڕین هەستاین بە دابەشکردنی خەڵات و ڕێز و پێزانین بۆ خوێندکارانی سەرکەوتووی بەڕێوەبەتی پەروەردەی پشدەر و بەڕێوەبەتی پەروەردەی ڕانیە. من بێلان کەمال خوێندکاری ئامادەی هەڵگورت، زۆر سپاس و ئەم دووسەنە بۆ خودای گەورە کە توانین پلەی سێم بەدەستبێنم لەسەر ئاستی خوێندکارانی دەڤەری ڕاپەڕین و سپاسی خانەوەدە و مامۆستایان دەکەم، مامۆستایانی قوتابخانەی ئامادەی هەڵگورت کە پشت و پەناو هەندانی فێرکاری ئەوان نەبووە نەمتوانی بگەم ئەو ئاستە و ئەو ڕێگەیە. ئەو ساڵ سپاس بەخوای گەورە کە توانین بە پلەی حوتەم لەسەر ئاستی هەرێم دەرچم و ڕۆژ لەلایەن مەڵبەندێکێتیەوە لە ڕانیەوە خەڵات کراین. سوپاسیان دەکەم و هیوادارم لە داهاتوودا بتوانین خزمەت بە کوردستان بکەین و با وڵاتیان بکەین بەو پەڕی دڵسۆزیەوە. و سوپاسی خانەوادەکەم و هەروە مامۆستاکان وەر کەسێکگە دەکەم کە یارمەتی داوم یان هانی داوم بۆ ئەو پلێ بەدەستبێنم. لە دوای کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکردایەتی نوێی یەکێتی بەکردار خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکا و سەرجەم چین و توێژەکانی هەرێمی کوردستان بەسەر دەکاتەوە. شاڵاو ئەحمەد، گەلی کوردستان، ڕانیە.